ناشکرە ڕخنەکان وا بگیرێ عیبارەتێک دەربێنرێ بڵێ ئەمە مەبەستی وحدەت الوجودە لەبەرەوە سەید قوتب باوەڕی وا بووە هەروەکو ئەلبانی و هەندێک لە سەلەفیەکانی سەر بە دەوڵەت دەڵێن سەید قوتب باوەڕی بە وحدەت الوجود هەبوو. وحدەت الوجودیش یعنی ئەو خوای پەروەردگارە لەگەڵ ئەو جەلادەی کە پەتەکە ئەکاتە گەردنی سەید قوتب یەکن، ئەم شاخ و چێوە لەگەڵ خوای گەورەیە یەکن، ئەم دار و بەردە لەگەڵ خوای گەورەیە یەکن. ممکن نیە سەید قوتبێکی وا گەورە ئەمە تەفکیری و ئەمە عەقیدەشی بێ. ئێستا کە کتێبێک لەسەر سەید قوتب و عەقیدەی سەید قوتب دکتۆرایە دەرچووە لە ئێمن، باس لەوە ئەکا کە سەید قوتب لە هەموو بابەتەکانیە لە عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت دەرنەچوو. و سەید قوتب بە درێژایی نووسینەکانیشی کە سەیرەکەی نە سۆفیە، نە ئەشعەریە، نە ماتوریدیە، نە معتەزیلە، و ڕەدی لەوانەش داوت، ڕەدی لە شرکی عبودیەت و شرکی ڕبوبیەتیش داوتەوە و شرکی حاکمیەتەکەش ڕەدی لە داوت، چکە باوەڕی بەوە هەبوو کە تەوحیدی سەرەکیش دیسان تەوحیدی حاکمیەت. بەڵێ باز لە ناسینی خوای پەروەردگارەکە، باز لە پەرستنی خوای پەروەردگارەکە، باز لە دەسەڵاتی خوای پەروەردگاریش دەکات. و ئەشفەرمێ کە ئەم بەشەریەتە هاتۆتە سەرزەوی للعیبادەتی وەسیادە. عیبادەت ناسینی خوای پەروەردگارەکە لە شایەتی لا ئیلاهە ئیلا الله کە دەرەکە. سیادەکەش سەروەرەتی شەرعی لە بانگەوازی پێغەمبەرەکانە دەرەکەوێ عەلەیهیم الصەلاة وەسسەلام. سەید قوتب لەم لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله لای نەداوە، بەڵام ئەو کەسانە نەخوێنەوارن کە لە مەعالیم فی الطەریقە لە باسی لا ئیلاهە ئیلا الله منهەج و حەیات تێنەگەیشتون لێی. ئەوان پێویستە سەیری بکەنەوە و سەیری حاکمیەتەکە دیسان بکەنەوە لە فی ظیلالەکە بە تەفسیل باسی کردووە.